کار چییە بۆ نمونە کەسێک کە شتێکی باش دەکات ئامادەنین دەستخۆشی لێ بکەین و هاوکاری بکەین تەنها بیرمان لای ئەوەیە ئەو کەسە خاڵی لاوازی چییە؟ خاڵی لاوازی لەوانەیە لە کابرا لە خۆی بی لەوانە نقطە زعفەتی بە خۆی هەبی یان بە خۆی ڕەشبین بی شتەکانیش بە ڕەشبینی ببینی دەبینێتە سەر خەڵکەکەی باشە بۆ تەنها بیرمان لای ئەوەیە کە لە عیبەکان بگەڕێن بۆ نمونە خراپیەکان یعنی ئەگەر کەسێک بەخۆی خراپ بێ دەبێ هەموو کەسێک خراپ ببینێت نا شەر نییە بەس هەندەزار کابرا لە دیری خۆی تەماشای خەلچت کردە یان بە خۆی ئێستان بە خۆم کومە لەوانەیە ئەوە هاتوو ببینم زۆر زار کەسەکە ڕەنگە مەسەلەن بەخۆی خراپیش نەبێ بەڵام حەزی لە خراپیەکانی خەڵکی دیکەیە واللهی ئەوە نارم دەمینێتەوە سەر کەسەکەی خۆی ینی زیاتر ئەمە زیاتر ینی ئەوەی کە دەبینین زیاتر ڕەشبینیەکەیە کابرای ئەمەلی بەهیشتە چینی هەر شتی خراپیش دەبینی نارێن قەت بە عام نارێن مەسەرەن فلان کەس هەمووی هەر خراپە وەنیا برێن هەر کورد خراپە هەر عەرەب خراپە هەر فلان خراپە هەر ئەمن خراپە نا هەموو ئەنواعی تێدایە تاکە کەسوێ ئەو جەلەوە هەیە کە لە ئەوەی خۆی ڕێی خۆی مچینە بەو چاوی کە بەخۆی کو دەبینی ئەو مقابلیشی ئەو ها دەبینی ئەگەر کارێکی باش بکەیت جەنابەت دەستخۆشیت لێ دەکەن طبعا دەستخۆشی دەکرێ و مقابلە شتی باشە ئەوجا هەیە قیاسەکەت وەچی گوتی غەڵەت دەکە ونیا لەوانەیە ئەم شتەکە بە خۆم بە باش دەزانم بەس مقابلم لەوانێ بە باش نەبینی ئەگەر باشە ئەگەر کارێکی خراپت کرد بە بەراورد بە کارێکی باش دەستخۆشەکان زیاترە یان بۆ نمونە و جۆرە قسانی کە عیبە نەدەبا و ها بکەی ئەوە خراپ بوو کامیان زیاترە واللهی نارێم نازان برێم یعنی کو قەزت باشە پرسیارەکەم چە منداڵتەیە ئەمن سێ تەمەنیان درێژبی ئەگەر لە قوتابخانە منداڵێکت بۆ نمونە لە دەوانە لە نوێیان سەرکەوتو بوو لێکەچیان کەوت چی بێ دەڵێ تەرجیعی دەکەم لەوەی ئەوانەی کە خراپ بووە تاکات قەتی وا هەبووە بۆ نمونە پێی بڵێ تۆ لە ١٩٠ دەرچووی ئەمن دەستخۆشی لەو ١٩٠ دەکەم بەڵام ١٠٠ دەبێ وەکو ١٩٠ەکە بێ هەمی ببێ بە ١٠٠ شەر نییە لەوانە قابلیەتی منداڵێ هابیت لەوانەیە لە دەرسەکی زیرەکە زیاتر تێدەگە لەوانە لە دەرسەکی ئەوەی کەمتری وەرگری بەڵام ئەو حالەتانە بووە مەسەلەن دەرەجەی خراپیشینە وەکو محاسبە یەکەم جار محاسبەم نەکردیە بەس نسحەتم کردیە یعنی وەکو برێ فرسەتەکەم دایتی ئەو جارە ئەوەن دەتینە ئەو جات کە خۆتمان دیکە ینی محالە کە ئەو کەم کوڕێتە بووە ئەو جارە چایکەوە دەکرێ بزانم بۆ یەکەمین جار محاسبەت نەکرد واللهی لۆی نەم کرد ئینسان ئەمە بەخۆم ئەمە مەسەلەن هەندەجار فرسەتێکی دەدەم یەکەچی تا چەند گرینگە بۆ نمونە دایک و باوکەکان فرسەت بە منداڵەکانیان زۆر مهمە دەبی پاڵپشتی منداڵەکەت بکەی شەر نییە تو هەمووی هەر سەد بینی هەمووی هەبووینە دکتۆر هەموو هەبووە مهندیس هەموو هەر بووە نابی وەنەوە حیات وایە کۆتا ڕستە چی بۆ کەسانە دەڵێ کە تەنها بە دوای شتە خراپەکانی کەسانی ترەوەن بە قورآن جاوە بە کۆمەلگای عام تقریبانەوەچ گوتم یعنی هەمومان نازەم یانی وەکو برێ ڕەش بینێت پێوە دیاردین هەمومان بەس مەحاڵە بکەنە کەسە لەلا خۆمان مەحالەکەن یعنی بە ئەوە چ کەمیش بی یەکدی تەشجیعکەن یعنی هەموو شتەکان هەر قەپات نەکەین